موسڵمانینە چیتان پێدەکرێت بۆ خەڵکی غەزە بیکەن؟ غەزەیەکان بە ژن و پیا و منداڵ و ساغ و نەخۆشەوە بە بەرچاوی دنیاوە دەکوژرێن و لە برسان دەمرن. دنیای ئەم ڕۆژگارە کە زلهێزە درندەکان تێیدا باڵا دەستن و بەرپرسانی وڵاتانی موسڵمانانیش تێیدا زەبوون و پەست و بێهەست و نەست و بێهەڵوێستن، بەڵام ئەو دۆخە ئەرکی بەرپرسیارەتیمان لەسەر شان لا نابات. بۆیە داوا لە هەر موسڵمانێکی جوامێر و ڕەسەن و هەر مرۆڤێکی بەجەوهەر و غیرەتدار دەکەم لە کوردستاندا چی پێدەکرێت بۆ موسڵمانانی کەرتی غەزە و فەڵەستین بەگشتی درێغی نەکەن و زۆری ژوریا بن لە ڕێچکەی لار و لادەر و بیرۆکە ژەهراویەکانی ڕەبیع مەدخەلی و شوێن کەوتوانی لاساییکەرەوەی کوێرانەی کە زوڕناژەن و ماستاوچی حکومڕانە میراتی و بنەماڵەی و خۆسەپێنەکان و زۆر کەسی بێزانیاری و کوێرانە شوێن کەوتویان شەرمەزاری لای خەڵک لە دنیادا و گوناهبار و ڕیسوای لای خوا لە بەرزەخ و قیامەتدا کردووە. ئەوانەش کە پاڵنەری ئیمان یان هاندەری ویژدانی زیندویان هەر قسەیەکیان کردووە و هەر هەنگاوێکیان ناوە و هەر ئەندازەیەکیان بەخشیوە شایستەی سوپاس و پێزانین و کەسانی دژ و پێچەوانەشیان وێڕای لە ئیسلام و ئیمان دووریان لەو هەڵوێستەیاندا لە ویژدان و مرۆڤایەتیشەوە دوورن. بێگومانیش موسڵمانە مەرد و ئازا و فیداکارەکانی غەزە و فەڵەستین دەروی خێریان هەر لێ دەکرێتەوە و قەوارەی زایۆنیش هەر لەبەر یەک هەڵدەوەشێت. ئەو کاتەش بەرگری لێکارانی غەزەی و فەڵەستینیەکان شاد و سەربەرز و پشت بەردەرە بێ هەڵوێستە وابەستە و دابەستەکانی حکومڕانە بڵح و گوێ لە مستەکانی زلهێزان و قەوارەی زایۆنیش جگە لە سڕینی عارەقەی شەرمەزاری هیچیان بۆ نامێنێتەوە. عەلی باپیر یەکی سەفەری 1447 کۆچی 26 حوتی 2025 زاینی